وەک ئەم دوێنین ئەف پرۆژە نوکەیت نەوە تێستدا دەبێت ئەم پاڵپشتی لێ بکەین هەتاکو پرۆژەکە ئەگەر کەم و کورتیش هەبن تێدا عەقلانە سەرەدەریەت گەل بکەن هەتاکو پرۆژەکە 100% دیار ببیتن بۆ حکوومەتێک و تا چەند دشێت سەرگیریتن ئایندەیدا سەبارەت ڕەخنێت خەلکیش دەستوێ باڕێ دەمامێت ناوە وڵاتێکیدا و وڵاتێمە وڵاتێکی دیموکراسیە شێن بێژین خەڵک ئەگەر ڕەخنەکە ئاڤاکەر بگریتن پێدویە بهێتە قەبولکردن ئیما ئەگەر ڕەخنەیەکە شکێنەر بیتن و بۆ ڕێگریکردن و شکاندنا پرۆژەی سبێ باڕێ دەما دەبێت حکوومەت بکریار بوان بسەلمینیتن و رخناوانه و جه خدای و وی چنده بو همیا دیار بکتن که حکومت و کابینه نهی و یا دهه اتشان دا و پرسا استراتیجی و بو میجویش بسلمین که اتشان دا بهت چار سر کرن و اگجاری ملت ماش نبونا کاره بهت رزگار کرن